دیارە ئێمە ئەمڕۆ 61 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی و زیاتر لە 250 چالەکەوان و کەسایەتی لە شاری سلێمانی یاداشتێکی تێر و تەسەلمان لەسەر سێکتەری تەندروستی گەیان لە ئەنجومەنی پارێزگا و لیژنەی تەندروستی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە مەبەستی ئەوەی کە بزانین ئێستا ساڵەکانی ڕابردوو نییە و نرخی کلینکە پزیشکەکان، نرخی سۆنەر و عیادەکان، نرخی ئیشاعەکان، نرخی حەپ و دەرمان هەر هەمان ئەو نرخانەیە کە لە ساڵەکانی ڕابردووە هەبووە و هەر ئەو نرخانەیە کە هەبووە لە پێشتردا و لە ساڵی 2012 و 13 کە ئەو کاتەی بارودۆخی خەڵک باش بووە موچە هەبووە، مانگانە موچە لە کاتی خۆی دراوە، بازار جوڵەیەشی بازرگانی تیا بووە باش بووە، بەڵام ئێستا بارودۆخ ئەو بارودۆخە نیە، بەڵام نرخەکان هەر هەمان نرخن. گرانیەکان هەر هەمان گرانین. ئێمە پزیشکە بەڕێزەکان لە هەر کایەکا بن، لە هەر جێگەیەکا بن، لە هەر پسپۆڕێکا بن برای ئێمن. ئەمە شتێک نییە بۆ دژایەتیکردنی پزیشکە بەڕێزەکان بێ یاخود شتێک بێ. بەڵام بەرژەوەندی هاوڵاتیان ئەمڕۆ ئیمکانێتی هاوڵاتیان ئەوەندە توانانیە، ئیمکانێتی مادی نییە، دەبوایە پێش ئەوەی ئێمە ئەم هەنگاوە بنین، دەبوایە پێش ئەوەی ئێمە بگەینە ئەوەی پەنابێنین بۆ ئەنجومەنی پارێزگا یاخود بۆ لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان دەمانەوێت سەردان بکەین یاخود بۆ لای وەزیری تەندروستی سەردان بکەین. پزیشکە بەڕێزەکان خۆیان ئەو هەنگاویان بنایە، بارودۆخی خەڵکی کوردستانیان لە بەرچاو بگرتایە. گفتوگۆ و ڕایۆژمان کرد لەسەر بابەتەکان ڕێکەوتین لەسەرەوەی ئێمە لە ڕێگای لیژنەی تەندروستی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەدوات چوونێکی تەواو بکەین بۆ ئەو بابەتانە و هەروەها لە هەمان کاتە لایەنی دووەمیش کە هەموو سندیکاکانی تەندروستیە بە پزیشکی و بە کارمەندانی تەندروستی و بە تەواوی بەشەکانی تەندروستیەوە ئەو بە ڕێزانش ببینین بۆی دواتر بە ڕێکەوتن و هەماهەنگی بکەینە ئەوەی کە چی بڕیارێک پێویستە بۆ ئەم سەردەمەکە سەردەمێکە هەم قەیرانی داراییە و هەم موچەوەکو پێویست نییە و هەم کاسبکاران و هەژاران لە ڕادەیەکی زۆر خراپە دەژین بۆیە دەبێت و بەهۆی پەتای کۆرۆناوە دەبێت ڕەچاوی ئەوە بکرێت کە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی داهاتیان لە ئاسێکی پێویستانیەوە موچەش لە ئاسی پێویستانەیە بۆیە پێویستە بە هەموو ئەو نرخانەیە بچینەوە کە بە تایبەتی پێویستی بە سێکتەری تەندروستیەوە نەگەوانە پێویستە بە نرخەکانی تری بازاڕیشە بچینەوە دەبێت بە تەواوەتی ڕەچاوی ئەوە بکەین حسابی ئەوە بکەین کە سەردەمی پێش کۆرۆنا لەگەڵ سەردەمی کۆرۆنا و دوای کۆرۆنایە جیاوازی هەیە بۆیە ئومێد دەکەم هەموو سندیکاکانی پزیشکان و تەندروستی بە هەموو بەشەکانیانەوە ئەم بابەتە بە هەند وەربگرن و بتوانین بە هەموو لایەکمان کۆدەنگیەک دروستکەین بۆی بتوانین چاوێک بخشێنینەوە بە نرخەکانە.